بەندەکانی خوا هەر کەسێ هاتە ژیانەوە خوای گەورە تەبارەکە و تەعالە ڕزق و ڕۆزی لەسەر خۆی زەمان کردووە. ئەو ڕزق و ڕۆزیەی کە برا لە برا عاجز ئەبێ مەرحەبا یەک ناکەن لەبەر پارە و ماڵ. دوو شەریکی تەبا کێشە لە نێوانیان نییە تاوەکو ئەوەندە پارە لێکیان جودا ئەکاتەوە. دوو دۆست، دوو هاوڕێ، دوو نزیک، دوو خزم، ئەو ڕۆزیەی کە لە سکی دایکین خوا زەمانی کردووە بۆ من، بەڵام بڕوامان بەخوا نییە یا بڕوامان بەخوا لاوازە. بۆیە دەبینی لە ترسی ئەوەی خوا مسۆگەری کردووە شەڕ لەگەڵ یەکتر ئاکەین. لە سکی دایکی خۆتی لە چارە و ناوچاوت پارۆنانەکەش نووسراوە چەند پارۆنان بۆ تۆ حەڵاڵە بیخۆی. لەوەی کە نووسراوە بۆ دنیە گەردیلەیەک لە دوای ئەوە نانێ بخۆی، گەردیلەیە ڕوبعەت فلسێک بۆ دنیە دەریکەی، چکەی تر ڕزقی تۆ نییە، تەواو بوو. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی وەکو لە حەدیثەکەی عەبدوڵڵای کوڕی مەسعوودە فەرمی حەدەثەنا ئەو حەدەثەنی الصادق المەصدوق، ئەو پێغەمبەرەی کە ڕاستگۆیە و ئەوەشی وتوویەتی خوای پەروەردگار بەڕاستی خستۆتەوە بۆی گەڕاینەوە. إن أحدكم يجمع خلقه في بطن أمه 40 ليلة ثم يكون علقة مثل ذلك. هەرکەس لە ئێوە ماوەی 40 شەو لە سکی دایکی خۆیە عەلەقەیەکە تا ئەوەی ئەفەرمێ فيؤمر بكتب رزقه وأجله وعمله وشقي أم سعيد. فەرمانی پێ ئەکرێ لە چوارەم چلەیە ڕۆزیەکەی بنووسن، چەندێ ڕۆزی خوا بۆی نووسیوە ئەو ڕۆزیەی لەسەر بنووسن، ئەجەلەکەشی بنووسن چەندێ دەژی، سانەیەک لە سانیە کەمتریش زیاد و کەمیەکی نییە لەو مەوعودەی بۆی دیاری کراوە. بینوتانە کاتێک کارەبای شار هەر هەمووی دوگمەیەکە دەستی پێ ئەنەی کارەبای شار هەمووی ئەکوژێتەوە. ئێ باشە کێ بوو عامود بە عامود گەڕا، گڵۆب بە گڵۆب گەڕا، بلاجکتۆر بە بلاجکتۆر هەمووی کوژانەوە؟ نا، دوگمەیەکە پێویست ناکە. هەمووی ئەو بەندانەی تۆ ئەیان بینی خوای پەروەردگار تەبارەکە و تەعالە فریشتەی ڕاست پاردووە خێراتر لەو دوگمەی تۆ دەسی پیانەیت و هەموو کارەبای شارە کوژێنێتەوە، خێراتر لەوە کە خوا فەرمانی کرد لە 1 ساتە ڕۆزی ملیارەها خەڵک بدەن، ڕۆزی هەمووی ئەدرێ بێ ئەوەی ساتێک لەحزەیەکی کەم دواکەوتن تایە ڕوو بدە. خوای پەروەردگار فەرمێ تەبارەکە و تەعالە إن الله هو الرزاق ذو القوة المتين. خوای پەروەردگار خۆی ڕۆزی بەخشە، لەگەڵ ڕۆزی بەخشیەکەیە فەرمی خاوەن هێزە، پێویستی بە ڕزقی کەس نییە ئەو ڕۆزی خەڵکەدا. و فەرمێ وفي السماء رزقكم وما توعدون. ڕۆزی ئێوە لە ئاسمانە لە دەست خەڵک نییە مسڵمانەکان، بەندەکانی خوا. خوای پەروەردگار فەرمێ وفي السماء رزقكم، ڕۆزی ئێمە لای خەڵک نییە، با لە خەڵک نەترسین، ڕۆزی ئێمە لە ئاسمانە. ئەگەر لە ئەرز بوایە قەی ناترسێکە هەبوایە، بەڵام خوا فەرمێ ڕۆزی تۆ لە زەوی نییە، ڕۆزی تۆ لە ئاسمانە. هەروە فەرمێ قل إن ربي يبسط الرزق لمن يشاء ويقدر ولكن أكثر الناس لا يعلمون. ڕۆزیش بەس بۆ تۆی مسلمان نییە، خوا ڕۆزی تۆ نامسلمانی شەدا، ڕۆزی کافری شەدا، نەک هەر کافر و مسلمان، بەڵکو ڕۆزی ئاژەڵەکانیش لەسەر خوایە تبارك وتعالى. وكو دفرمي وما من دابة في الأرض إلا على الله رزقها
باڵندەیەک نییە، دابەیەک نییە. دابە كل ما يدب على الأرض، ئەوەی کە ئاوها لەسەر زەوی ئەدا و ئەڕوا، ئیتر هەموو شتێکە بەسەر زەوی ئەڕوا لە مرۆڤەوە تا ئاژەڵان و غەیر ئەوانیش ئەوەی ئەڕوا بەسەر ئەرزە دابەی پێڵێن. ئەفەرمی هیچ ئاژەڵێک، باڵندەیەک، مرۆڤێک جگە لەوان نییە إلا على الله رزقها، هیچ زیندەوەرێک نییە مەگەر ڕۆزیەکەی لای خوایە. ويعلم مستقرها ومستودعها كل في كتاب مبين. هەروە فەرمی وكأي من دابة لا تحمله رزقها الله يرزقها وإياكم. هیچ ئاژەڵێک نییە ڕۆزی لای خوایە نەگەر ئاژەڵان، و ئیاکم خوا ڕۆزی ئێوەشەدا. لەو لەطیفە جوانانەی ئیبن کەثیر لە ژێرەم ئایەتە باسێکە، ئەفەرمێ بەچکە قەلەڕەش کاتێ بێچووی ئەبێ ئەبینێ سپیە هەم دایکانەکە و هەم باوکانەکە لێی ئەڕەتێن، ئەویش بە بەردەوامی دەموازەکە بە ئومێدی ئەوەی شتێ بکرێتە دەمیوە، هەتاوەکو ئەوەندە هەنێ باڵندەی تر کە ئەبینن بەو حاڵەیە خواردن ئەکەنە دەمیوە. بەیناوبەین هەر سەری لێ ئەدەن بێشووی خۆیانە، بەڵام ئەبینن ڕەنگی سپێ دووبارە لێ ئەڕەتێنەوە، تاوەکو ئەبینن پەڕ دەرەکا و ڕەش ئەبێ ئەو سایتر ئەیگرنە خۆیان. هیچ دابەیەک نییە ئیلا ڕۆزی لە لای خوایە. ئابراوتی ماوەیەک ئەسمە کرد پشیەکەم زیاد لە پێویستی خواردن نەخوا، پێشتر وانە بوو، متابعەم کرد تەماشاکەم پشیلەیەکی نابینە هەیە خواردن بۆ ئەوە بە کوێرە، چاوی نابینێ پشیەکە، ئەم ئەڕوا خواردنی بۆ بە. هەموو شتێک ڕۆزی لە لای خوایە. خوا وعدی داوە ڕۆزی هەموو کەس بدە. دوو برا بوو بە گفتوگۆیان، وتی من لە ماڵ دانیشم خوا ڕۆزیم بۆ نێرێ، وتی دەیدانیشە لە ماڵ سبەی نێدێم ئینشاڵڵا نوێژی جەنازەکە دەکەم، بزان کەس ڕۆزی تەدا. لە ماڵ دەرچوو بەلای باخێکە تێپەڕ بوو، سێوێک لە باخەکە هات بۆ دەرەوە کەوتە زەوی، سێوەکەی هەڵگرد و هات بیخوا، ئەیوتی ئەو شێتەی برام و توێتی منیش ناخۆم نەوەک لە برسێ بمرێ. سێوەکەی هەڵگرد و هەوای دابووی، وتی ئەوە بخۆ، وتی پێم نەوتی ڕۆزیم لای خوایە. ئەگەر چی کابرا سەحی نەکرد، چونکە خوا ڕۆزی داناوە ئەسبابی گەڕان بە دوای ڕۆزیشی داناوە بە حەڵاڵی. فإنما عند الله لا تنال إلا بطاعته. ڕزق و ڕۆزی گەڕانە بێ بە حەڵاڵی بە دوای ڕۆزیە بگەڕێ، وەکو پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام، ئەوەی لای خوایە بە حەڵاڵی بەدەزێ نەک بە حەرامی. بەڵام لەگەڵ ئەوەشە خوای پەروەردگار تەبارەکە وتەعالە ڕۆزی بە عەبدەکانی دەبەخشێ. هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم أفري واعلم أن الأمة لو اجتمعت على أن ينفعوك بشيء لم ينفعوك إلا بشيء قد كتبه الله لك. بزانە هەموو سەر ئەرزکۆ ببێتەوە قازان جێکت پێ بگەێنن، ناتوانن مەگەر ئەوەی خوا قەڵەمی لێدا بێ بۆت. الله ئەکبەر. سەر زەوی نانوێن پارویە نان نەخۆی، سەر زەوی نانوێ 1000 دینار نانوێ بیخەیتە گیرفانەکەت، ئەمما خوا قەڵەمی لێدا بێ، خوا نووسی بێتی ئەو پارۆنانە هی دەمی تۆیە، ئەو 1000 دینارە هی گیرفانی تۆیە، بەخوا دەسەڵات نییە نێڵێ. بۆیە دەست بۆ حرام مەبن، ڕۆزیان لەسەر خوایە. ئەو هەموو حرام خۆری و ملشکاندن و غەیبەتکردن و تاڵانی و احتیکارکردن و ماڵی خەڵک زەوتکردن و ئەو هەموو بڕۆ غەرازێکی زۆری بازار هەمووی ئەپێچێت، هەمووی ئەکڕێ، هەمووی ئەکڕێ، هەر کە گران بوو دوای دەیفرۆشێتەوە، دەبەخوامە حرامە، ئەو پارەشی دەرێکی حرامە، دڵنیاش بە ئیسفادەی لێ ناکەی، دڵنیا بە دکتۆرەکە ئیخوا دوای، هی دکتۆرەوە هی تۆ نییە. بە ڕزق و ڕۆزی حەڵاڵ بە دوای ڕزقە بگەڕێن، پاشقول لە خەڵک مەدەن. خوای گەورە یاسای ئەم ژیانەی وا داناوە، هەر کەسێ بە پاشقول لە خەڵکدان ڕۆزی دەرکا، ئەو پارە ناڕواتە گیرفانیوە، بڕواتە گیرفانیشیوە، چونکە شوێنەکەی گیرفانی نییە، ئیسراحەت ناکات لە گیرفانیە. ئەوە یاسای ژیانە. هەروەکو چۆن هەموو دنیا کۆ بێتەوە قازانجێکت پێ بگەێنن، خوای پەروەردگار نەینووسی بێ ناتوانن. ئەگەر بتوێ 1000 دینار بخەیتە گیرفانتەوە، هەموو سەرز ئەوی بێتە یەک دەست و دەست خانە سەر دەست بۆی لەگەڵ دەستە بیخەنە گیرفانتەوە، واللهی ئەو ئەڵڵا قەڵەمی لێ نەدا بێ کەس ناتوانێ بیخاتە
پیغمبری خوا صلی الله عليه وسلم أفرمي إن روح القدس نفث في روعي أن نفسا لن تموت حتى تستكمل رزقها وأجلها فاتقوا الله وأجملوا في الطلب. أفرمي جبريل خستي ظلمة وحي بوه نام كواهيج نفسي نامري حتى وكو أو بشر رزقي بوينو سلا وطواوينك بويا الأخوة بترسنوا بجواني داوي رزقو روزي بكن بيغمر دفرمي عليه الصلاة والسلام فاتقوا الله ترسي خواتان به بجواني بدواي رزقو روزي بقرين أم غش كردنا بو أم سيون خواردنا يدرو بو لي بخوا خير ناكا بخوا دزنادا بخوا زرركا بخوا رازناكي حرمة ما بخوا خيري شكا وخيري باش شكا أي بس بو سيون أخوي بو مالي خود حرامكي هيك نازن هيك لواني كلا قيامته أخوات تماشايا ناكا ونلا ينتوريا المنفق سلعته بالحلف الكاذب أوي كانت كمالكي كالاكي بس وين يدرو فروشي بس وين يدرو إلى سر أخوي بويا ترستان بلا الروزيتان نك ترسدنا والله الراك لدس الروزيك الراك لدس الرا بخوا بدوات هديه بخوا بدوات هديه بيغمري خوا الحديث كذا جرنوا كفرمويتي دجرنوا فرمويتي الروزي بدواي إنسان راكا والروزي أجات إنسان أجر إنسان ليش راكا وكوشون لمردن راكا روزي أجات إنسان أجر مروف لي راكا وكوشون لمردن راكا إلا الروزي كهردي هردي أجابيو يا خيفي أجريت شو خواله شارين وسويتي درشوني بونية رزقاربوني شي بونية هربويا لحديثك قدسية قال فرمي يا عبادي لو أن أولكم وآخركم وإنسكم وجنكم قاموا في صعيد واحد فسألوني أي بندكان أجر هموتان جنوك وإنسان لا آدمتان وتا خاتمتان لا أولتان وتا كوتايتان شن مروفك هل يسا 1 مليار مروف لسر أرزة تقريبا أي باشا أي بيشيما أي بيش أوان أي بيش أواني بيشيما أي بيشتر تو تماشاف أم هم مروفا لا يك ساعتا هر هموي لا يك لحظة داوا لخوابك هر كس يكون داواي خوي خوش مروفا ناس المروف تمحبازة انت داواج لك يكا داوا لزلامك نكا دولة منك سعادة بي داوا لخواك ولله خزائن السماوات والأرض خزيني أرزو أسمان لا إخوايا داي مروف تمحباز بيو أوي برامبريشي باشايك به همشتكي لجردة سابق فرمو داواي چبكا داي همو مروف داوا بكن هموشي داواي تمحبازانه بكن أفرمي أعطيت كل واحد منكم مسألته لا ينقص ذلك مما عندي شيئا إلا كما ينقص المخيط إذا أدخل البحر لو إلا من الخزينة كان كم ناك إلا أوندنا بيدرزي بخيت الدرياوة درزيك دركتشن أو بقي درزيك دمينيتوا چه دمينيتوا لشاو دريا هيج نامينيتوا لشاو درياك هيج نماوتو هيج نهناوت الدروا ديتو هر أوند لخزينك إخوا دركي إن صح التعبير بلا مخزن أو إيك خزينة إخواش تكاني زياداناوا بروح هرشي مروف اللي دركن بتمح باسي خويان أو ني تشاكي أيجري أو ني مشكي أيجري أو ني ضلي أيجري هرشي لي دركا هيجي لي كمناك خزينة كان لا إخوان إيت اللي شيء ترسد لشي هي أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم. الحمد لله رب العالمين رب صل وسلم وبارك وأنعم على عبدك ورسولك محمد وعلى آله وأصحابه وأتباعه وأحبابه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. اللهم صل على محمد وآل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم بارك على محمد وآل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. بلى
نیشانەی لاوازی یەقین و متمانەتە بەخوا. ئەو کاتەی کە متمانەت بەوەی دەستی خۆت و دەستی خەڵکە زیاتر لەوەی متمانەت بەوەیە کە لە دەستی خوایە. حەسەنی بەسری ئیمامی خواناسانە فەرمێ ڕەحمەت الله عەلەیه، یەکێکە لە ئومەتی محەممەد لە پێشاوایانی ئومەتی محەممەد، ئەفەرمێ ئینە من ضعف یەقینیکە ئەن تەکونە بما في يدك أوثق منك بما في يد الله عز وجل. لاوازی یەقین تەبەخوا یا لاوازی باوەڕ تەبەخوا کە زیاتر لەوەی لە بری ئەوەی زیاتر متمانەت بەخوا بێ و زیاتر متمانەت بۆ بێ لە دەستی خوایە، نا زیاتر بەوەی متمانەتەیەکە لە دەستی خەڵق و لە دەستی خۆتایە. عبدالله کوڕی مەسعود فەرمێ ئینە ئەرجا ما أكون لرزقي إذا قالوا ليس في البيت دقيق. ئەو کاتەی زۆر زیاتر متمانم ئەبێ بەوەی خوا ڕۆزی ئەنێرێ، ئەڵێن وەڵا ئارد لە ماڵ نەماوە. یعنی ئینسان گەشتە تەنگی خوا ڕۆزیەکەی بۆ نێرێ نووسیوێتی قابل لە برسە بمری. بۆیە کاتێ وتیان ئاردنەما دەزانم چکە خوا قەڵەمی داوە کەس لە برسە نامرێ. بۆیە ئەو کاتە زیاتر و زیاتر لە هەر کاتێکی تر ئومێدەمەیە خوای پەروەردگار ڕۆزیەکە بنێرێ. ئەحمەدی کوڕی حەنبەلە فەرمێ خۆشحاڵترین ڕۆژەکانی من ئەو ڕۆژەیە کە بەیانی ئەکەمەوە و ئەڵێن وەڵا هیچ نییە، هیچمان نییە، یا هیچ لە گیرفانم نییە. بە ئەبوو حازمی زاهدیان وت چیت هەیە لە ماڵ و سەروەت و سامان؟ وتی لی مالانی لا ئەخشا معهما الفقر. دوو جۆر ماڵم هەیە، هەتا ئەم دوو جۆرە ماڵم هەبێ ترسم لە هەژاری نییە لەگەڵیانە، لەگەڵ ئەوانە تا ئەوانم لەگەڵ بن هەژاریم توش نایە. یەک الثقة بالله والإياس بما في أيدي الناس. یەکەمیان ئەو ماڵەی کە هەمە، ئەو سەروەتەی کە هەمە، سەروەتی یەکەم متمانە بوونە بەخوا، متمانەم بەخوا هەیە. دوو بێئومێدم لەوەی لە دەستی خەڵکایە، بەتەمای دەستی خەڵک نیم، بەتەمای ئەوم لە دەستی ئەڵڵایە جل جلاله. پێیانوت ئەوە ما تەخاف الفقر، ئەی لە هەژاری ناترسی؟ فەرمووی ئەخاف الفقر ومولاي له ما في السماوات وما في الأرض. لە هەژاری بترسم لە کاتێکە خەزێنەی ئەرز و ئاسمانەکان هەرچی لە ئاسمانەکان و زەویایە موڵکی مەولاکەمە، موڵکی خاوەنەکەمە، موڵکی گەورە و پادشاکەمە، موڵکی ئەڵڵاکەمە. چۆن لە هەژاری بترسم؟ تۆ عیب نییە لە هەژاری بترسی. ئەڵڵاه پەروەردگارت بێ و باوەڕت وا بێ و زمانت بیڵێ بەدڵ قەنەعەت بێ بڵێ ئەشهەد ئەن لا إله إلا الله وأن محمد رسول الله ترسد لها جاري هبه. والله نقصانية لشايت ما نكد بوي لها جارية ترسي. والله نقصانية لشايت ما نكد بوي لها جارية ترسي. أجر تيبقى إلى أشهد أن لا إله إلا الله ترسد لها جاري نابه. بأبو سليمان دارانيان وت يا فرموي من وثق بالله في رزقه زاد في حسن خلقه. هر کەسێ تا زیاتر متمانەی بەخوا بێ ڕەوشتیشی جوانتر دەبێت. لەو شێ بڵێن باشە چۆن کەسێک متمانەی بەخوا زیاتر بێ ڕەوشتی جوانتر ئەبێ، وعقبه الحلم نەرمونیانتر ئەبێ، وسخت نفسه نفسی سەخاوەتر ئەبێ، بەخشندەتر ئەبێ، وقلت وساوسه في الصلاة لە نوێژە کەمتر داڵغائیبا، کەمتر مەشغوڵە بێ. الله ئەکبەر. بەس لەبەرەوەی سقەی بەخوا بۆ متمانەی بەخوا بۆ بڵێ کاتی مرۆڤ متمانەی بەخوا بوو پاشقل لە خەڵک نادا، غەیبەتی خەڵک ناکات، چاوی بە دوکاندارەکەی تەنیشتیوە نییە، چاوی بە بازرگانەکەی هاوڕێیوە نییە، چاوی لە سیارە و پارە و ماڵی خەڵک نییە، متمانەی بەخوا هەیە. ئەمما ئەوانەی لە نوێژە داڵغەیان هەیە و هەمیشە نەفسێکی پیسکەیان هەیە کێن هەوانی دامە چاوی لە ماڵی خەڵکە، لە ناو نوێژەکەشی بیرەکە تۆ بزانێ ئیسە لە دوکان تۆ بڵێ کەسێ نەهاتبێ، تۆ بڵێ بازرگان یەکەم زەرەر نەکا، تۆ بڵێ ڕۆژێ بێ من لە فڵان کەس زیاترم هەبێ، تۆ بڵێ سیارەکەم ڕۆژێ بێ لەوەی ئەو جوانتر و مۆدێلەکەی بەرزتر بێ، تۆ بڵێ گیرفانەکەی من لەوەی ئەو زیاتری تێ بکەم. داڵغەی نوێژەکانی ئەمەیە. ئەمەش کەی دروستە بێ و کاتی مرۆڤ متمانەی بەخوا لاوازە، کە متمانەت بەخوا بوو ئەمانەت بۆ دروست نابێ. بۆیە پێویستمان بە متمانەیە بەخوا، پێویستمان بەوەیە خۆمان ڕابێنین لەسەرەوەی کەوا ڕزق و ڕۆزیمان عەڵە الله، ڕزق و ڕۆزیمان لەسەر خوایە، لە دەستی خەڵک نییە. هەنێک لە پێشینانە فەرموون
ئەفەرموون پشبەستنم بەخوا لەسەر چوار شت بنیاد ناوە. یەکەمیان علمت أن رزقي لا يأكله غيري فاطمأننت. دڵنیا بوومەوە کە ڕزق و ڕۆزیەکەم کەس نایخوا خۆم نەبێ، غەیرە خۆم ڕۆزیەکەم ناخوا، بەشەکەی من خەڵک نایبا، ئەگەر بەشی من بێ کەس نایخوا. بۆیە دڵم ئۆقرەی گرت، چکە خوا باسی کردووە. وعلمت أن عملي لا يعمله غيري فأنا مشغول به. زانیشم کارەکەی خۆم عملی صالح خۆم پێی هەڵنەسم بیکەم، نوێژەکانم ڕۆژۆکانم کارە چاکەکانم کەس هەڵناسێ لە بری من ئەنجامیدا، بۆیە مەشغوڵی کردەوەکانی خۆمم. ڕۆزیەکەشم زانیم مسۆگرە زۆر خۆمم پێوە مەشغوڵ نەکرد، ئەوەندەم کرد خوا فەرمانی پێ کردبوو. وعلمت أن الموت يأتي بغتة فأنا أبادره. زانیم مردن لە پڕادێ، بۆیە پەلەی ئەو مەتانێ پێشەوەی مردن بێ خۆمی بۆ ئامادە بکەم. چوارم وعلمت أني لا أخلو من عين الله فأنا مستحين منه. وزانیشم بچمە هەر شوێنێ لە چاوی خوا بەدەر نییە، بڕۆم هەر شوێنێ خوا دەمبینێ، بۆیە شەرمی خوا ئەمگرێ تەبارەکە وتەعالە. لە حاتەمەوە هاتووە فەرموویەتی چوار ژنم هەیە لەگەڕ نۆ مناڵە، وەڵڵاهی تا ئێستا شەیطان زەفەری بۆ نهێنا و مەسوسم بۆ بکا بڵێ کێ ڕۆزیانەدا. چوار ژن و نۆ مناڵ. ڕۆژێ وەسوسەی بۆ نەکردوم، نەمهێشتۆ وەسوسم بۆ بکا بڵێ ڕۆزی ئەو ماڵ و ژنانەت کێ بیاندا. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمیێ لو أنكم تتوكلون على الله حق توكله لرزقكم كما يرزق الطير. ئەگەر ئێوە پشت بەخوا بۆسن، بەڕاستی پشتی پێ بۆسن، حق تەوەکولی یعنی بەڕاستی پشتی پێ بۆسن، ئەوە ڕۆزیتان ئەدا چۆن باڵندە ڕۆزی ئەدا. تەغدو خیماسن، کاتێکە بەیانمان دەرەچێ بەسکی بەتاڵەوە دەرەچێ، وتەڕوح بیطانە، بەڵام کە دێتەوە بەسکی پڕ بە تێری دێتەوە، یعنی بە برسێتی دەڕوا بە تێری دێتەوە. چۆن پشت بەخوا ئەبەسێ؟ ئێوەش پشت بەخوا بۆسن، خۆی پەرگار ڕۆزیتانەدا. کەواتە بە حرام مەگەڕن بە دوای ڕزق و ڕۆزیە، احتیکار مەکەن. مڕۆن ئەو شتومەکانی بازاڕ پێشنەوە هەرچیتان هەیە بیهێنن. بۆچی؟ وەڵا بۆی کەی گران بۆ سا بیفرۆشینەوە، ئەوە حرامە لە ئیسلامە، ئەوە حرامە. بۆیە بەو شێوازە بە دوای ڕۆزیە بگەڕن کە خوا ڕێگەی پێداون. و پەروەردگار تەبارەکە وتەعالە دەرگای بۆ واڵا کردوون، دەرگای حەڵاڵەکانی خوا زۆرن، ئەو هەموو شتە تۆی بینی حەڵاڵە. مڕۆن شەیطان با دنیاتن لێ تەسک نەکاتەوە بڵێ بەخوا تۆ دەوڵەمەند نابی ئیلا بێ ئەم کارە حرامە بکەی، ئەم کارە حرامانەکەی مەسیرت فەوتاوە. مێڵن شەیطان وەسوسەی واتان بۆ بکە، چونکە مادام ئەم دنیا موڵکی خوایە، دەرگای دەوڵەمەندی حەڵاڵیشی داناوە، بەڵێ دەرگای دەوڵەمەندی حرامیشی داناوە بۆی تۆی پێتاقی کاتەوە. دەستی بۆ مبن. خۆی پەروەردگار بە فەضڵ و کەڕمی ڕەحمان لێ بکە، ڕەحم لە وڵاتمان کە. پەروەردگارە لێ دەپاڕێم بە فەضڵ و کەڕم و ڕەحمەتی خۆت کێ خێر و خۆشی بۆ دین و ژین وڵاتمان دەوێ موفەقی کەی، کێ شەڕ و خراپەی بۆ دین و ژین وڵاتمان دەوێ مەشغوڵی کەی بە شەڕی نەفسی خۆیەوە، شەڕ و خراپەی لە کۆڵی خەڵک و میلەت کەیەوە. یا ڕەبی خوای گیان شیفای نەخۆشەکانمان بدەی، ئیسلاحی حاڵمان کەی. یا ڕەبی خوای گیان ئەوانەمان مەرازێکی هەیە مەرازی بەخێر حاصل کەی، ڕەحم لە گەنج و پیرەکانمان بکەی، ڕەحم لە کوڕ و کچەکانمان بکەی. ئەو گەنجەی بە نیازی داوێن پاکی هەیە و ئەیەوێ هاوسەرگیری بکە، خوای پەروەردگار بەی ئاسان کە بە فەضڵ و کەڕم و ڕەحمەت و منەتی خۆی. یا ڕەبی دڵەکانمان پاکەوەکەی، ڕەحمەتی خۆت بەسەر دڵەکانمانە بڕێژی، ئەو ڕەقیەی دڵەکانمان بتوێنیتەوە، بەها دڵمان بکەیتە بەهار بە قورئانەکەت بە سنەتی پێغەمبەرەکەت عەلەیهی سەڵات وسەلام. یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەین ڕەحم و بەزەی بخەدڵەکانمانەوە بەرامبەر بە عەبدەکانی خۆت، بەرامبەر بە هەتی و نەدار و محتاجەکان. یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەین هیدایەتی دڵەکانمان بدەی، ئیخلاص بە دڵەکانمان کەڕم کەی، بەشی خەڵک لە دڵەکانمانە دەرکەی، کار و کردە و گفتارمان تەنها بۆ تۆ بێ خالصا لوجهك الكريم. إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على محمد وآل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد.